تاجی مەلکی ئەکاتە سەری بەوەی کە توانیوێتی ژن و مێردێک لێک زیاد بکاتەوە. وهذا هدفی شەیطان لە چییە؟ لەوەی کە ژن و مێرد لێک زیاد ببنەوە جا بە هەر تاوانێک بێت. لە حەدیثێکدا هاتووە کاتێک شەیطان ئەیەوێت شاگردەکانی خۆی تەرفیعیان بکاتن، بەرزیان بکاتەوە، نەجمەی سەشانیان بۆ زیاد بکات، پرسیارە لێکات ئەڵێ وەرە بزانم چیتان بە مرۆڤەکان کردووە. یەکیان ئەڵێ فێری مەشروبم کرد و بەجێم هێشت، ئەڵێ ما صنعت شيئا، هەڵی شتێکت نەکردووە. ئەوی تر ئەڵێ من فێری قومارم کرد، ئەڵێ ما صنعت شيئا، لەویش ڕازی نییە. هەر کەوت تاوانێک ئەڵێت شەیطان لە هیچیان ڕازی نییە، پلیان بەرز ناکاتەوە. یەکیان ئەڵێ فێری ئەم گوناحەم کرد، بەڵام ئەڵێ چی جیاوازی لە ئەو کایت، ئەڵێ ما تركته حتى فرقت بينه وبين امرأته، ئەڵێ نیعمات، ئەڵێ وەلای من ئەڵێ وازم لێ نەهێنا بەو گوناحی کە تووشم کرد، ئەجا مەشروبە، نێرگەلەیە، قمارە، هەر شتێک لەو کارانە، ئەڵێ بەجێم نەهێشت حتا وام کرد ئەم گوناحی سەر بچێشێ بۆ لێکجیابوونەوەی خۆی و خێزانەکەی. ئەڵێ نیعمە ئەنتە، ئەڵێ بەڕاستی تۆ نیعمەتی، وەرە لای خۆم دانیشە تاجی مەلکی ئەکاتە سەری بەوەی کە توانیوێتی ژن و مێردێک لێک زیاد بکاتەوە. وهذا هدفی شەیطان لە چییە؟ لەوەی کە ژن و مێرد لێک زیاد ببنەوە جا بە هەر تاوانێک بێت. کەواتە لە مەشروبە، لە جگەرەیە، لە نێرگەلەیە، لە حەفلەیە، لە دیسکۆیە، لە قومارخانەیە، هەدەفەکەی شەیطان ئەوەیە کە بگاتە ئەوەی کە خێزانەکان لێک زیاد ببنەوە. با پرسیارەکەین ئایا شەیطان هەدەفەکانی خۆی پێکاوە یان نەپێکاوە؟ بەڵێ زۆر بێزۆری کێشەکان کە بۆمان دێت ئەم کوڕە یان مەشروب بەخواتەوە، یان فێرە قومار بووە، یان دوور لەوێ بەڕێز خۆشەویستە تووشی داوین پیسی بووە، یەکێک لەو کردارە نەبینی بۆتە هەڵدەکاندنی خێزانەکان. نمونە یەکجار زۆریشمان لایە بەداخەوە. لایەکی تریشەوە شوێنکەوتوەکانی شەیطان هەوڵەدەن لە ڕێگای قومارخانە و مەیخانە و مەلهاکان و دیسکۆ و حەفلەی سەری ساڵ و ناوەن ساڵ و بن ساڵ و ئەنواع حەفلەیان داناوە جگەل لە هەڵتەکاندنی خێزان و تێکدانی سەقامگیری خێزان و ڕوخاندنی دەرونی تاک هیچ سود و قازانجی بە کۆمەلگای مرۆڤایەتی نەگەیاندووە. و پێش هەمووشیان ڕۆژئاوایەکان خودی خۆیان زۆر بەو دەردانەوە ئەناڵێنن و هەوڵش ئەدەن چاچی بکەن، ئاگادار بن و مەزان نە هەمویان پیس بن، هەمویان خراپ، نە بەعکسەوە، نە بەریتانیەک، نە ئینگلیزێک، نە ئەڵمانێک هیچیان حەز ناکەن، نە منداڵەکانیان نە خودی خۆشیان لەناو بچن تێک بچن. بەڵام لەسەر ئەوانەوە کۆمپانیایانێک هەیە کە یاسای نێودەوڵەتیان بۆ خۆیان داڕشتووە بۆ تێکدانی مرۆڤایەتی بە شێوە گشتەکەی. ئاگادار بن، یعنی قوربانی یەکەم ئەمریکیەکان، قوربانی دووەم ئەوڕۆپیەکانن، قوربانی سێم ئێمەیە. بۆ شەبین چەندەها ڕێکخراو هەیە، بۆ ڕێکخراوی خێرخوازی هەیە، ڕێکخراوی منداڵپارێزی، ئەنواع ڕێکخراو هەیە بۆ ئەوەی کە خێزانەکان تێک نەچن، منداڵەکان سەرگەردان نەبن و ئەنواع پارە ئەدەن بەس بۆی کە خێزان هەڵنەتەچێ. بەڵام یاسا نێودەوڵەتەکانی ڕێکخراوەکان ئەو ڕێکخراو نێودەوڵەتەکان ئەوەندە زەخمە بەسەریاندا کە هەموو شتێک لە هەڵەتەچێنێ. یعنی بۆ نمونەیەکتان بەرەمێ، لە ئەڵمانیا یەکێک لە ملیاردێرەکان ناوی گاوزلمانە. گاوزلمان خاوەنی شەریکەی قومارخانەکان، ئەوتۆماتەکان، قومارەکان 400 دانە بنکەی قومارخانەی هەیە خودی خۆی، و ئەو ئەوتۆماتانە کە دروست دەکرن هەموو ئەو پیاوەی گاوزلمانە. ئەو گاوزلمان لە ساڵ 58ەوە ئەم کاراکە لە 58ەوە پارەدا بە سیاسیەکان بۆی کە لە مەسلحەتی ئەوە کار بکەن. سیاسیەکانیش داماوەکی تەخەڕوجە، پارەی پێ نییە، معاش شەدانە مەزراوە، ئەو ئەچێ ئەڵێ ئەتوانم بتکەم بە یەکەمیشت بە مەحافیز بە وەزیر دوای بتکەم بە سەرۆک، بە پرۆپاگەندەکانی میدیاکانی خۆم، بە پارەکانی خۆم ئەتوانم لە ڕێکلامت بۆ بکەم و گەورەت بکەم بە شەرتێک ئەبێ ئەوەم بۆ بکەیت بە یاسا. ئەویش داماوە قەرزدارە، وەکو جۆن پێرکینس لە کتێبەکەی باسی کات کە کابرایەکە بەناوی بکوژی ئابووری کتێبەکەی داناوە. ئەڵێ مش گەنجێک بزەبێت لە خوێندکارم لە زانکۆیە، ئەڵێ کە هاتن من بکڕن، ئەڵێ ئافرەتیشان بۆ ناردم با بڵێن مخابەڕاتی ئەمریکا، ئەڵێ سێشتان لە سێشتا منیان تێر کرد کە ئەیانزانی ئەمە کەم و کوڕی گەنجە.